ئەم کاتتان باش. شتێکی باوە کە ڕووی سەرەوەی ئاوی ڕووبار و دەریاکان ڕەنگیان بگۆڕێت یاخود ببنە قڕولیتە، بەڵام ڕەنگە دیمەنێکی دەگمەن بێت کاتێک تەواوی ڕووی ئاوی ڕووبارەیەک بە ماسی مردوودا پۆشرابێت. ئەمە دیمەنی کارەساتباری ئاوی ڕووباری عیزە لە قەزای مەجار لە پارێزگای میسانی عێراق کە بە هۆکارێکی سروشتی ماسیەکانی مردون و سەر ئاو کەوتون. بە گوێرەی چەند گرتەیەکی ڤیدیۆیی کاتۆڕە کۆمەڵایەتەکانی عێراقی تەنیوە بە پانی 3 مەتر و بە درێژی نزیکەی 15 کیلۆمەتر ماسی مردوو ڕووی ڕووبارەکەی داپۆشیوە، ئەوەش بەهۆی کەمی و ژەهراوی بوونی ئاوەکەی. ئەحمەد عەباس قایمقامی قەزای مەجار بە میدیا عێراقیەکانی گوتووە مردنی ماسیەکان بەهۆی نەخۆشیەوە نەبووە، بەڵکو بەهۆی کەمی بەرچاوی ئاوەوە بووە، چونکە ناوچەکە ڕووبەڕووی وشکە ساڵیەکی توند بووتەوە. قایمقامی قەزای مەجار دەژڵێت کشتوکاڵی وەرزی هاوینە بەهۆی کەمی ئاوە لە قەزاکە بە تەواوی لە ناوچووە و هۆشداریدا لە بڵاوبوونەوەی نەخۆشی مەترسیدار بەهۆی کەمبوونەوەی ئاوە. هاوکات ڕوانگەی سەوزی عێراقی هۆشداری لەسەر ئاوکەوتنی ملیۆنان ماسی داوە و دەژڵێت ئەمە سەرەتایەکە و دەری دەخات هاوینی وشک و بێئاوی بەڕێوەیە. ڕێکخراوەکە هۆشداری داوەتە بەرپرسانی پەیوەندیدار و پێگوتوون هاوینی داهاتووی عێراق سەروەت و سامانی ئاو و ئاژەڵی وڵات لە ناو دەبات. دەسەڵاتدارانی عێراق چارەسەری پرسی ئاویان بۆ ئاسمان بەجێهێشتووە و دانووسان لەگەڵ وڵاتانی دراوسێدا ناکەن. ڕوانگەی سەوزی عێراقی جەختیشی کردوتەوە کە وشکە ساڵی تەنها لە ناوچەکانی باشوور وەکو تاڵاو و ڕووبارە لاوەکیەکاندا نییە، بەڵکو زیاتر لە سەرەوەی ڕووبارەکانی دیجلە و فورات هەن کە دەکەونە ناوچەکانی ناوەڕاست و باکوورەوە. هاوکات بەڕێوەبەرەتی ڤێرتەنەری سەر با وەزارەتی کشتوکاڵی عێراقی پێکهێنانی لیژنەیەکی ڕاگەیاند بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری مردن و سەر ئاوکەوتنی ماسی لە ڕووباری عیز لە قەزای مەجار. سامر حەبیب بەڕێوەبەری گشتی ڤێرتەنەری بە ئاژانسی فەرمی عێراقی گوتووە بە گوێرەی لێکۆڵینەوە سەرەتایەکان هیچ نەخۆشیەک لە ناو ماسیەکاندا نەبووە، بەڵکو هۆکاری سەر ئاوکەوتنی ئەو ژمارە زۆری ماسیەکان بۆ کەمی ئاو و بەرزبوونەوەی ئاستی خوێ دەگەڕێتەوە. جەختیشی کردوتەوە کە بەم زوانە ئەنجامی لێکۆڵینەوەکان ڕادەگەیەنرێت. بە گوێرەی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان عێراق پلەی پێنجەمی لە نێو ئەو وڵاتانەدا گرتووە کە زۆرترین کاریگەری گۆڕانی کەشوهەوایان لەسەرە و چەند ساڵێکە بەدەست قەیرانی توندی ئاوا دەناڵێنێت، بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا قەیرانەکە گەیشتووەتە لووتکە و ئەم ساڵیش بۆ ئاستێکی مەترسیدار بەرزبووتەوە. بۆ پێی زۆرێک لە ڕووبارە لاوەکی و لق و تاڵاوەکانی باشوور وشک بوون. کەمبوونەوەی ئاستی ئاوی ڕووبارەکانی دیجلە و فرات بە جۆرێکە کە لە هەندێک ناوچە و پارێزگاکان دەگاتە خوار مەترێک و خەڵک دەتوانن بە پێ بگەنە هەردوو کەناری ڕووبارەکە. پێشتر محەممەد سوودانی سەرۆکۆزیرانی عێراق هۆشداری دابوولەوەی کۆنتڕۆڵکردنی تاکلایەنەی ئاوی ڕووبارەکان لەلایەن وڵاتانی ناوچەکەوە دەبێتە هۆی ئەوەی لاواز بین لە ڕووبەڕووبوونەوەی کاریگەریەکانی وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەشوهەوادا. سودانی لە گوتارێکیدا لە کۆنفرانسی کەشوهەوا لە شاری بەسرە گوتی زیاتر لە 7 ملیۆن هاوڵاتی عێراقی ڕووبەڕووی وشکە ساڵی بوونەتەوە، سەدان هەزار هاوڵاتی بەهۆی وشکە ساڵیەوە ئاوارە بوون و کار و بژێوی خۆیان لەدەستداوە کە کشتوکاڵ و ڕاوکردن بوون. خواتان لەگەڵ.